دەڵێ مزاوای بەڕێز ئەو شەو ڕۆژت لەبیر نەچێت کە وعدت پێیاندا بڕی ئەوەندە ئاڵتونی بۆ بکڕیت، بڕی ئەوەندە ئاڵتونیش بمێنێتەوە قەرزەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ بۆ ئەو کەسانەی کە مافی ئافرەتە خۆن، ئەفەرمێ هەر پیاوێک ژنێک مارە ببڕێت، نێتیشی وا بێت کە مارەیەکەی نەداتێ، هەروکو چۆن کوردەواری خۆمان قسەی زوڵمێ دەکەن، قسەی دەکەن ناو کوردەواری خۆمانە ئەڵێ کێ توورەکەی کیسەی دووریەوە بۆ مارەی، ئەو قسەیە مخالفەی دینی خوایە، ئەو قسەیە واتە زوڵم و دزی و خواردن، پارە خواردن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ئافرەتێ مارە ببڕێ نێتی وابێ کە مارەی بە ئافرەتەکە نەدات، لە ڕۆژی قیامەتا چۆن نەگاتە خزمەتی خوای گەورە، مارەی ناداتی یا مارەیەکەی دەخوات ناشی داتەوە، لە ڕۆژی قیامەتا دەکاتە خزمەتی خوای گەورە لەقی الله زانین، خوای گەورە حساب زیناکەری بۆکە لە ڕۆژی قیامەت. کەواتە مافی ئافرەت مەخۆ. ئەو کەسانی کە مافی خێزانتان خواردووە و ماریتان خواردووە ئەگەر مارەیەکە نەگەڕێنەوە لە ڕۆژی قیامەتا خوای گەورە حسابی زیناکەرتان بۆ کات، چونکە ئێوە نێتان پیس بۆ بەرامبەر بەو ئافرەت. بۆیە ئەو وعدەی کە داتانە بیدەنێ. برای بەڕێزم، بۆت نییە، بۆت حەڵاڵ نییە زەخت لە خێزانت بکەیە بێ ئاڵتونەکەت بفرۆشی، ئیشم پێیەتی فرۆشتی شوێتی بە دڵی خۆی بەبێ زەختکردن، ئەوە قەرزێکە ئەبێ بیدەیتەوە، بەیانیش بمریت ئەبێ لە میراتەکەت ئەو مارەیە دەربکرێ ئەمجا تەوزیع کرێ. کەواتە لە خوا بترسن. پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتە حساب زیناکەتان بۆ بکرێ؟ ناوەڵا کەس پێی خۆش نییە. دەی ئەو شەو ڕۆژت لەبیر نەچێ لەگەڵ چەند کەسێکا وعدتدا مارەی بۆ بکەی، پێشەکی و پاشەکی لەبیرت نەچێ، زڵمی لێمەکە، خاوەن وعدی خۆت بە بۆی لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە شەرمەزار نەبیت.